بەنسبەتی ئەم ئاسنانەوە ئەم ئاسنانە لە ساڵی 90 ئالێرا دانراوە. ئێمە وەکو خەڵکی دێ و ئەنجومەنی دێکەن نەمانێڵاوەن هیچ مەسئولیە هیچ کەسێ باریکە. ئەوە ماوەی نازان 30 ساڵە 40 ساڵە چەندێکە. ئێستا دادگای دایرەی ئاوەدانکردنەوە لە سلێمانی هاتووە ئەڵێ مزایدەمان کردو و فرۆشتومانە و ئەی بین بۆ سلێمانی. ئێمە ژوتمان وەکو ئەی فرۆشن پارەکەیمان بنێ بە بۆ خزمەتگارە گوزاری دێکەمانێ اینجا خۆمان هیچ تەماحێکمان پێی نییە. وتی بن نابێ و شتی وا نابێ و ئەوە جادەکانی شێچم پیشاندانم چەند جارێکیش علی زمان داتەمە دیری ئاوەدانکردنەوە کە هیچ خزمەت گوزاریەکی بۆ ئێمە نەکردووە. مەکتەبێکمانەیە لویا سێ پۆلمان کەرەکە داوامان لە خێرخواست کردووە مناڵەکانمانە ڕابوە عربەدووە سەی سایق ئێمە داوای ئەومان کردو ئیتر هیچ هینێکمان هیچ تەماحێکمان پێی نییە. ئەم ئاسنانە کە فرۆشیا و ئیمشە و سعات 5 و لێ بار کراوە خەڵک ئاگادار دەکراوە. من سعات نوێی بەیانی پیانوتم خۆرەوتم چۆن شتی وایوتی بەرەوەڵا باریان کردو. ئێمە ناو گوندەکەی خۆمان لەسەر ئەرکی خۆمان تێکەڵەمان هاوردەوە تەعجیلمان هاو شۆفر گرێتە چاکمان حکومە هیچ بێمە نەکردووە هیچ شتێکمان بۆ نەکراوە. مەکتەبمان هەیە لێوا پێویستمان جادەکەم عمل مناڵمان سێ چوار پۆلمان نوقسانە بێت لە خێرخواستکردن یارمەتیمان بدەین مەکتەبە بکەین. خۆمان نیگەران زۆر نیگەرانی لەبەرەوە 40 ساڵە 45 ساڵ ئێمە ئەی پارێزین ئێستا کێکێن ئەیبان مدیری ئاوادانکردنەوە ئەم ئیشەکە بە ئارەزوی خۆیکە لەوانە قانون هەر ئەگای لێنە بێ وەکو خۆی و لەگەڵ شێرکۆکی ئەمانە ئەیکەن ئەمە هەر ڕاز نییە قەی ناگا حکومەت بۆ بە ڕۆژنایە بووی بە حکومەت سەعات 9 بێ 8 بێ بە ڕۆژ بێ 12 بێ بیبات بەڕەسمی بێ بیبات بەس ئەیبات ئەبێ شتێکی بۆ ئێمە بکەن. ئێمە 45 ساڵە پاراستومانە شتێکمان بۆ بکەن خزمەتێکمان بۆ بکەن مەکتەبمان نییە نوقسانیمان زۆرە هیچ شتێکمان بۆ نەکراوە.